welchem Verhalten müssen Sie an solchen Haltestellen rechnen? ئەو وێنەیەمان هەیە لەو وێنەیەدا چاوەڕێی چه هەڵس و کەوتەشی دەکەین یاخود حیساب بۆ چه هەڵس و کەوتەشی دەکەین لەو وێزگانەدا. ئێستا وێزگەی چییە؟ شتخاسمبانە باشە کەواتە حیساب بۆ چه هەڵس و کەوتەشی دەکەین لێرەدا. یەکەم Fußgänger rennen über die Fahrbahn zu Haltestelle Insel. کەسانی پیادە بۆ نمونە کەسانی پیادە لێرەوە لەو بەرەوە غار دەدەن بۆی بگەنە شتخاسمبانەکەی. دووەمیان Fußgänger verlassen die Halteinsel unachtsam. کەسانی پیادە وێزگەکەی بەجێ دەڵن بەبێ ئاگایی کابرا بە پەلەیە ماندی بۆ لە سەفەرێ دادەڤەزی و یەکسەر بەبێ ئاگایی خۆ لە زادەی دەدا و بپەڕتەوە بچیتەوە لە بۆ مارێ. ئۆکەی سێمیان Fußgänger warten bis die Fahrbahn frei ist. کەسانی پیادە ڕادەوەسن هەتاوەکو فابان ڕێگاکە سایدەکە چۆڵ دەبیت. ئایشتی وا هەیە کەواتە لەو سێ وەڵامەی کامەی ڕاستە جەماعەت لە کۆمنت بنووسن کاکە ڕابەر یان جەماعەت هەمووتان دەرێن یەکەم و دووەم هەمووتان دەڵێن یەکەم و دووەم دەستان خۆش بیتن یەکەم و دووەم وەڵامە ڕاستەکانن هەر بەو شێوازە بڕۆنە دوێ دەستان خۆش سڵاو لێبی خوشکە دڵنیا بەخێر بن هەموو لایەک جەماعەت لایکتان بی نەچی باشە خوشک برای زیاتر با داخلی ناو لایڤەکەی بی سوودمان لێ ببینن ئینشاءڵڵا. Wie schätzen Sie die Situation ein؟ ئەو حاڵەتەی کە ئێستا لە پێشمانە ئەو وێنەیە ئێستا ئەمە حاڵەتەکەی چۆن لێک دەدەینەوە چۆن حاڵەتەکەی لێک دەدەینەوە. یەکەم Die Fußgänger kann unachtsam die Fahrbahn betreten. Fußgänger ئەو ئافرەتە باشە بەبێ ئاگایی دەکرێت بێتە سەرجادەی. دووەم Ich kann unvermindert weiterfahren بەبێ هیچ گۆڕانکاریەک خێرایی چەندە 20 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا هەر بەو خێراییە بەو شێوەیە دەتوانم بەردەوام بم بڕۆم لێ بخڕم. ئایا دەتوانم؟ سێمان Der Fußgänger mit dem Mofa kann plötzlich die Richtung ändern. ئەو کەسەی کە مۆفاکەی پێیە بە پێیان دەڕۆ مۆفاکەی لەگەر خۆی ڕاتشێشتن دەکرێتن کەوا ئاراسی خۆی بگۆڕیت. کەواتە لەو سێ وەڵامەی کامەتان پێ ڕاستە لەو سێ وەڵامەی کامەتان بەڕاست زانیە. ئۆکەی دەستان خۆش دەڵێن چێ یەکەم و سێم وانە ئەوە وەڵامەکانتانە دەستان خۆش یەکەم و سێم وەڵامە ڕاستەکانن. بچینە سەر پرسیاری دواتر با یەکسەر بڕۆین. Warum ist das Vorbeifahren an dieser Unfallsituation gefährlich؟ تەرکیز بکەن دەعمەک ڕوویدایە لێرەدا کڕانکنڤاگن هەیە و وەلحاصل وەزعەکە تۆزێک شلۆغ دیارە پار بەو شازە بڵێن وەزعەکە تۆزێک شلۆغ دیارە دەعم ڕوویدایە لەبەر چێ تێپەڕبوون لەو شوێنی ڕووداوەی مەترسیدارە دەکرێت مەترسیدار بیت لەبەر چێ تێپەڕبوون لێرەدا دەکرێت مەترسیدار بیت. یەکەم weil die Verkehrslage unklar ist لەبەرەوەی دۆخی هاتوچۆ لێرەدا ناڕوونە بۆ دەعم هەیە. دووەم weil Fußgänger übersehen werden können لەبەر ئەوەی ئەو مشەوشێ دروست بۆ دام هەیە خەڵک دەکرێتن یعنی لە خەڵکی تێپەڕین خەڵکەکەی نەبینین یاخودها حاڵەتی وا هەیە دەبینی لە ڕووداوی هاتۆ ڕووداوی تکە تێکەتیە بۆ شۆفێرش کە خۆی لە کەسێکدایە بۆ لەو حاڵەتەی زیاتر چاوی لەسەر ڕووداوی هاتوچۆکەیە کابرا تەرکیزی لەسەر ڕووداوی هاتۆکەیە چ قەومایە چ نەقەومایە بە تایبەتی کوردی خۆمان. ئایا ئەو وەڵامەش بەڕاست دەزانن کە خەڵکی نەبینن لەبەر چاوتان نەبیت و لی تێپەڕ بن یاخود بگاتەوە حاڵەتێک کە خۆشتانی لێ بدەن چکە حتممە نەگەرێت و بەزیهێنت کرد حاڵەتەکەش مەترسیدار دەبیتن. weil Folgeunfälle möglich sind لەبەرەوەی دەکرێت لەو ڕووداوەی هاتوچۆی لەو شوێنەی ڕووداوی تکەی بەدوادابێتن. ئایا وایە بەڕاستی دەزانن؟ کەواتە ئێستا لە کۆمنتی بنووسن کاکە ڕابەر دەرێ یەکەم و دووەم و سێم باپیر یەکەم و دووەم و سێم. زۆر چاکە وەڵامەکانتان هەمووی لە جێی خۆیەتی لەبەر هەرسێک حاڵەتی لێرەدا وەڵامەکەمان بدێ وەڵامەکەی داینێ باشە هەرسێک حاڵەت لەبەر ئەو سێ حاڵەتی دەکرێتن ئێستا ئەو شوێنی ڕووداوەی مەترسیدار بیت. با بڕۆین پرسیاری دواتر. پرسیارەشی دوور و درێژ چیەوە بزانین. An einer Fahrbahn mit mehreren Fahrstreifen für eine Richtung endet ein Fahrstreifen. تا ئێرە لەسەر سایدەچی لەسەر ڕێگایکی کە چەند سایدەچی هەیە بۆ هەر ئاراستەیەک
یەکێک لە سایدەکان کۆتایی پێدێت باشە لەسەر ڕێگایەکی کە چەند سایدەشیە بە هەر ئاراستەیەکی یەکێک لە سایدەکان چییە endet ein Fahrstreifen کۆتایی پێدێتن wie haben Sie sich auf dem durchgehenden Fahrstreifen zu verhalten واتە چێ واتە ئەتوو لەسەر ئەو سایدەی نیکە کۆتایی پێدێتن ئەتوو کە لەسەر ئەو سایدەی نی کۆتایی پێدێت چۆن هەڵس و کەوت دەکەیت حاڵەتەکەەوە یەکێک لە سایدەکان کۆتایی پێدێتن ئەتوش لەسەر ساید ئەو سایدەی لێ دەخوری کە کۆتایی پێنایێت چۆن چ دەکەی هەڵسکەوت دەکەی یەکەم Ich muss Blickkontakt aufnehmen und dann je nach Situation entscheiden. ئەمن دەبێتن لێرەدا بە چاو کۆنتاکتی بلیکۆنتاکت لەگەڵ یەکتری تێ بگەین تەمەشای یەکتری بکەین ئەوجا ئەو حاڵەتی بڕیار دەدەم کە ئایا ئیزنیان بدەم یاخود ئیزنیان نەدەم مەقسەدی چییە ئەو شۆفێرانی کەوا سایدەکان کۆتایی پێدێت چکە هەر دەبی داخلی سایدەکەی تر ببنەوە لەو حاڵتەی چۆن بڵێ بەهەوەسی خۆت بیتن تەمەشا بکەی بڕیار بدەی ئایا ئیزنیان بدەی یاخود ئیزنیان دەدەی ئەوە حاڵەتی یەکەم دووەم Ich muss an den am Weiterfahren gehinderten Fahrzeugen vorbeifahren. Gehinderte Fahrzeugen چێنە ئەو ئۆتۆمبیلانن کەوا سایدەکان کۆتایی پێدێت باشە دەڵێ ئەمن دەبیتن لەو سایدەی کە ئۆتۆمبیلەکان کۆتاییان پێدێتن ئەم لیان تێپەردەم بۆ بێ هیچ حسابیان بۆ بکەیت چاشە امتحانە هێندەی هەموو دنیا مەمنونی تۆ با پیر خۆش ناو دەی ئینشاءالله خوای گەورە کاراسانیت بۆ دەکات و ناجحش دەبی ئینشاءالله مەمنونی ناوێتن لە خزمەت داینە سێم حاڵەت زۆر گرنگە Ich muss dem am Weiterfahren gehinderten Fahrzeugen den Übergang nach dem Reißverschlussverfahren ermöglichen. Zia Reißverschlussverfahren. Aha. ئەمن دەبێتن ئەو ئۆتۆمبیلانی کە سایدەکان قەپات دەبیتن دێن سایدی دەگۆڕن بە ناچاری لەو حاڵتەی دەبێتن حاڵەتی چ بەکاربێنم Reißverschlussverfahren. Reißverschlussverfahren ئەو حاڵەتەیە کەوا ئۆتۆمبیلەکەیت کە ئیزن دەداتن ئەوجا دەڕواتن ئەوجا ئۆتۆمبیلی تێر واتەسی یەک لە دوای یەک ئۆتۆمبیلەکان ئیزدەین نەوەک ئەمن ڕابوەستم هەمووان ئیزم بدەم هاتسوی دواوی خۆشم ڕابگرم هەمووان ئیزم بدەم ئەوجا ئەمڕۆم ئەمن دەڕۆم ئۆتۆمبیلی پێش خۆم ئیزندا بخۆم دەڕۆم پاشان ئۆتۆمبیلی دواوی من ئۆتۆمبیلەکەی تر ئیزن دەدا بەو شێوازە دەستان خۆش بیتن وەڵامی سێم وەڵامە ڕاستەکەیە ئەو وشەیەتان بیر نەچیت Reißverschlussverfahren وشەیەکە لە زۆر لە پرسیارەکان دێتەوە زۆریش گرنگە ئەو حاڵەتە باشە حاڵەتەکە کەوا یەک لە دوای یەک ئۆتۆمبیلەکان ئیزن دەدرێن دەستان خۆش بیتن ئاها کاکڕابە درێتن یەک بوونە لەبەر ئەوەی لێرەدا یاسای هاتوچۆ داوامان لێ دەکاتن کە یەک لە دوای یەک ئۆتۆمبیلەکان ئیزم بدەین ئەمن ناکرێتن لەو حاڵەتەی تەمەشا بکەم وڵادەی بڕیار بدەم ئەو کەسە کار ئاسانی بۆ کەم یاخودنا نە لەو حاڵەتەی دەبێتن باشە دەبێتن ئەمن چ بکەم ئەمن بەو شێوازە بڕۆم کە هاتوچۆ داوامان لێ دەکاتن ئەویش چییە ئەویش ئەوەیەکەوە یەک لە دوای یەک ئۆتۆمبیلەکان ئیزم بدەین ئۆکەی چکە ئەگەر ئەمن ئیزنی نەدەم لەو لایش هاتوچۆکەش ڕادەوەسیتن لەو لایش قەڵباڵێکە دروست دەبیتن دەستان خۆش یەڵا جەماعەت لایک بکەن بێکەوە بزانین ئەو شۆ تا چەند دەیبن لایکەکان دوێنێشەوە نازانم گەیشتە چەندی وابزان خۆی لە من 20,000 دا عەفوەن شەکرت تێکرد بوو دەست خۆش بێ یەڵا هاتینەوە پرسیاری دواتر پرسیارەشی جوانە wer parkt چێ پارک دەکات چێ پارک دەکاتن لێرەدا ئاها wer sein Fahrzeug verlässt کەسێک کە ئۆتۆمبیلەکەی خۆی بەجێ دێڵی دادەبەزم لە ئۆتۆمبیلم بەجێهێشت ئایا پارک دەکەم یاخود نا دووەم wer länger als 3 Minuten hält ئەوە کە کێشەی سەرشی زۆری نەمانە بە تایبەتی لازی خۆمان لەگەڵ ڕێزم بەڵام شتەکە وایە باشە کابرا 10 دقە لە ناو سیارەی ڕادەوەسیتن ها دەرێتن ئەم ڕاوەستایمە یعنی هەم لە ناو سیارێمە بەڵام wer länger als 3 Minuten hält ئەوە دەڵێت کەسێک زیات لە 3 دقە ڕادەوەسیتن دەبێت پارک بکاتن وایە وەڵامەکەی دێخمە بندەستان سێمیان wer vor einer geschlossenen Bahnschranke länger als 3 Minuten wartet geschlossene Bahnschranke باشە واتە لەسەر سکەی قیتاری سکەکە ئەو شخانکەیە هاتیتە خوارێ قەپاتە ئەتوو زیاتر لە 3 دقە ڕابۆسی دەبی پارک بکەی لەکوێ پارک دەکەی لەسەر جادەی
کەواتە لەو سێ وەڵامەی دەبێ بەس دوو وەڵام ڕاست بن کامە و کامەنە داستان خۆش دەمزانی بەڵام تەطبیقیشی بکەین کە یەکەم و دووەمە بە تایبەتی خاڵی دووەم دەبێت تەطبیق بکەین ئۆکەی بۆیە یەکەم و دووەم لێرەدا ڕاستە ئەمن ناکرێتن زیاتر لە 3 دقەی ڕابوەستن برێم وڵی پارک ناکەم دەی خۆ لە ناو سیارەی مەوشتانە ئارێوەڵە ئایدی ئۆرنونگس ئەمتی بمنیوەتان غرامەتەکەم یەڵا پرسیاری دواتر دەستان خۆش جەماعەت Wo dürfen Sie hier parken؟ لێرەدا بێوە بچمە سەر پرسیار وەڵامەکان باشە بۆ خوشکبرانە لەکوێ دەتوانم پارک بکەم ڕێگە پێدراوم نەک دەتوانم ڕێگە پێدراوم لەکوێ ڕێگە پێدراوم پارک بکەم لێرە لە دەسەڕاست یاخود لە دەستە چەپ دیقەت بدەن ئەرێ وەڵڵاهی بە تایبەتی دۆچە پۆستی 2 هەفتە پێش ئێستا خەریک بوو تێک گیر ببم لەگەریکەچیان یعنی ئەمن وانەفەری دادەبەزێنم لە وێزگەی پاسی ئافرەتێک بوو مارسیریسێکی ڤیتۆی پێبووی دۆچە پۆستی لە پێشی ینی تۆزێک پێشی ئەوەی لە سەر وێزگەی پاسەکەی وا ڕادەوەستیتن بە چ شێوازێکی ڕاوەستایە یعنی لۆ من لموزی ئەوە کردیە هەڕێی لە منش گرتبوو نەی دەتوانی گوتم باشە لۆ ئەوها ڕادەوەستی دەرێتە من چس ئیگال ئێجا ئیگال چی ئیگال خۆ تەلەفۆنی لەو شوڕتەی ناکەی بە قورعان هەندێک حاڵەت هەیە کە ئینسان توش دەبیتن جارێکی دیکار کابرا لەسەر سایدی من بەرامبەرە من ڕاوەستایە لۆفەیە لۆفە بوو هەر لۆفە بوو لۆفە جەریمە بوو کوش شتی وا کو دەبیتن آخر ئینسان ئەگەر بە عەقڵی ئیجازەی دەری نابیتن کوش شتێکی وا دەکات بەهەرحاڵ بابینەوە سەر پرسیار وەڵامەکان با نەڕۆینە دوێ لێرەدا بەخوای لە ناو دیزادەی ڕادۆستن کوکە ئارێ بەخوای ئەو جارە دام نایە ئیشاءڵڵا حاڵەتێکی وا بێتە پێشەم تەسویری دەکەم مناقەشەیەکی چاچی لەگەر دەکەم باشە ئەو جادەی خەمە ناو گروپی هەردووچی لانەخان دەرێ هەردووچی تخوا گوناحن وەڵڵاهی گوناح نینەم نازانم کاکە دابان دەرێ بەس غێشت دانیشە مامەسە دانیشتینە وەڵڵا دانیشتینە ئۆکەی جەماعەت لێرە شتێک هەیە کە زۆر دەبێت دیقەتی بدەینێ ئەوش چییە؟ ئاینبانشتخاسەمان هەیە ڕسمەکەی گەورە دەکەین چمان هەیە ئاینبانشتخاسە ئەوەتە ئاینبانشتخاسە کەواتە لێرە ئۆتۆمبیلی بەرامبەرمان نییە سایدەکە ڕێگاکە یەک ئاراستەیە ئۆکەی ڕۆژهات دەرێ نووە غێچ نەوەڵا برام نەتزانی ئافەرم نەتزانی لە هەردوو سایدی لە بۆمان هەیە یعنی لە هەردوو لای لە دەستە ڕاست لە دەستە چەپ بۆ لەبەر ئەوەی کەوا ئاینبانشتخاسەیە لەبەر ئەوەی ڕێگاکەمان یەک ئاڕاستەیە سایدی بەرامبەرمان نییە بۆیە دەتوانین لە هەردوو لای پارک بکەین دەگەڕێنەوە سەر پرسیارەکەی in meiner Fahrrichtung لە ئاراستە لێخوڕینەکەی خۆمەوە nur auf dem rechten Seitenstreifen تەنها لە لێواری جادەی دەسەڕاست نەخێر nur auf dem linken Seitenstreifen تەنها لە دەستە چەپ ئەوەشیان نەخێر بەڵکو auf dem linken und rechten Seitenstreifen ئای دەستان خۆش باشە کاک دابان آخر تۆ سومت نەکرد مەبەست تێبرا ئەوە بەس وەڵامی سێمی ڕاستە دەستان خۆش با بڕۆینە سەر پرسیاری دواتر حاسیبەکمان لۆ هاتیە Wie weit darf eine Ladung über die Rückstrahle nach hinten höchstens hinausragen, ohne dass eine Kennzeichnung erforderlich ist? Yalla, ئەوەی لە بۆنگۆ بەجێ دێڵم ئەتوو بارەکەت هەیە مێزەکەت کردیە لە ئیکیای لەکوێ لە ڕۆڵەری باشە مێزەکەت کڕیە مێزی تەلەڤیزیۆنیە مێزەکە دەڵێت wie weit darf eine Ladung über den Rückstrahl höchstens hinausragen ohne eine Kennzeichnung مێزەکە لە دیوی دەرێ دەرچووە ئەتوو بۆ ئەوی پێویست نەکە ئاماژەیەکی بۆ زیاد بکەیت هەتا چەند مەتری لە بۆت هەیە بەبێ ئاماژە لە دواوە دەربچیتن ئەو مێزە هەتا چەند مەتری لە بۆت هەیە بەبێ ئاماژە لە دواوە دەربچیتن ئەی دەستان خۆش ئای ئافرێن وەڵامەکە وەڵامی ڕاست 1 مەترە باشە 1 مەتر وەڵامە ڕاستەکەیە ئەدی ئەگەر پێویست بکە ئاماژەی بۆ زیاد بکەین
ئەوە چەندە؟ ئەگەر پێویست بکە ئاماژەی بۆ زیاد بکەین جەماعەت. ئەی دەست خۆشبی خوشکە دوعا ئەوانی تریش دەستان خۆشبی. کاکە ئوسامە بەڵێ برام کرمانجیەکە باشە کرمانجیەکە زیاد بووە. ئەوە وەڵامە ڕاستەکەشمان دیتەوە. پرسیارێکی دیکەمان هەیە welches Verhalten ist richtig؟ پرسیارێکی جوان دیقەت بدەن لێرەدا سیارێکی سەوزە دەسە ڕاستمانە سیارێکی سەوزە دەسە چەپمانە چوارڕیانێکی بچووکمان هەیە کەواتە پێم بڵێن لێرە چی یاسایەک جێبەجێ دەکەین چی یاسایەک جێبەجێ دەکەین ئێسکۆندان ئیش چی یاسایەک جێبەجێ دەکەین ڕاست و چەپ خوشکەوەفا یاخود خوشکە هانا دەستان خۆش بیتن ئیمان دەستان خۆش بیتن لێرەدا یاسای ڕاست بۆ چەپ جێبەجێ دەکەین کەواتە هەروەکو گوتان der Grüne das grüne PKW fährt zuerst سیارە سەوزەکە یەکەم کەس دەڕواتن ئۆکەی لێرەدا ئەو یەکەم کەس دەڕواتن براگەورەیە پاشان خۆمان بە براگەورەی سیارە سوورەکەی دەزانین لە پێش سیارە سوورەکەی پێش دەکەینەوە با پێچیش پێینەوە بۆ دەستە چەپی خۆمان بەڵام ئەمن دەسە ڕاستی سیارە سوورەکەیمە کەواتە ئەمن لە پێش سیارە سوورەکەی دەڕۆم زۆر زۆر ئاسانە لای یاسای ڕاست بۆ چەپ تێبگەین زۆر زۆر ئاسانە ئۆکەی Ich lasse den grünen PKW durchfahren. Gutmann بەڵێ سیارە سەوزەکە ئیزن دەدەم. Ich muss den roten PKW vorbeilassen. ئەمن دەبێتن ڕێگە بە سیارە سوورەکەی بدەم بێت تێپەڕ بیتن نەخێر خەیاڵی خاوە. Ich biege vor dem grünen PKW links ab. ئەمن عفۆن بزانە تەرکیزم نەکرد ئەمە ژویستم غەڵەت بکەم تەرکیزکەن کاکە بەخۆشمەوە تەرکیزکەن سێمیان غەڵەتە چکە سێمیان ئەمە نابیتن دەڵێتە ئیشپیگە فۆردم گەون پیکاوی لینکس ئەپ ئەمن لە پێشی سیارە سەوزەکەی پێز دەکەمەوە نەخێر ناتوانم برام باسێکی ئەو ڕاست و چەپە بۆ بکەم زۆر چاکە باشە بە چاوان براجە ئەوە وەڵام ڕاستەکەمان دیتەوە دەربارەی یاسای ڕاست بۆ چەپ لێک لە پرسیارەکانی تیۆریدا زۆر بەڕوونی و ئاشکرایی بۆمان شەرە دەکات دەڵێ لەکوێ یاسای ڕاست بۆ چەپ جێبەجێ دەکرێت لەکوێ یاسای ڕاست بۆ چەپ جێبەجێ دەکرێتن لە سێڕیان و چوارڕیانەکاندا ئەوە چوارڕیانە سێڕیانیش ئیشەڵا دێتە پێشمان باشە سێڕیانیش ئیشەڵا دێتە پێشمان لەوێن دەر کاتێک کەوا هێمای هاتوچۆ نەبوو ئەو کاتی یاسای ڕاست بۆ چەپ جێبەجێ دەکەین چ نەبوو هێمای هاتوچۆ نەبوو یاسای ڕاست بۆ چەپ جێبەجێ دەکەین ئەوە لەو حاڵەتەیدا ئەمە چوار شتمانەیە چوار قاعیدەمانەیە یەکەم سوڵتە بەچەیە یەکەم دەسەڵات بەچەیە بە پۆلیسایە پۆلیسای نەبیت دەسەڵات بەچەیە بە ئەمپلیە بە ترافیکە ترافیک نەبیتن دەسەڵات بەچەیە بە هێمای هاتوویە هێمای هاتووە نەبیت دەسەڵات بەچەیە بە یاسای ڕاست بۆ چەپە باشە غێشت فولینگسە یاسای ڕاست بۆ چەپ ئەوە لەو حاڵەتانەدا لەکوێ چی دیکەمان هەیە لە بۆ یاسای ڕاست بۆ چەپ هێمایەکمان هەیە کە تایبەتە بە یاسای ڕاست بۆ چەپ ئاگدارمان دەکاتەوە دەڵێ ئاگدار بە چوارڕیانێک یاخود سێڕیانێکت هەیە دیقەت بدەنە ئەو هێمایە پێمان دەڵێت چێ خۆیتم بۆ ئاینمونک لێرەدا سێڕیانێک یاخود چوارڕیانێکت هەیە ئاگدار بە یاسای ڕاست بۆ چەپ جێبەجێ دەکرێت ئۆکەی واتە علامەتێکی گیفاشتێلەیە خاڵێکی مەترسیدار چەوتەکی ڕەشی لە ناوە پێمان دەڵێت پێمان دەڵێتن کەوا یاسای ڕاست بۆ چەپ جێبەجێ دەکرێت ئەوە لە حاڵەتێکی دیکەمان هەیە لەسەر جادەی خەتەکی سپی پچر هەیە ینی وەکو ددانی ماسی وایە ئەڵمان پێی دەرێ های فیش چینە ئەلێرکانە بۆ نمونەها ئەلێرکانە بۆ نمونە هەیە وەکو ددانی وایە پێی دەڵێن های فیش چینە ددانی ماسی ئەو کاتیش لە چوارڕیانێک لە سێڕیانێکی ئەو هەبوو ئەو خەتە واتە بە مانای ئەوە دێتن کە ئۆتۆمبیلی دەسەڕاست ئەو لەویەتیە ئینشاءڵڵا ئەوە واتان لێکردم بۆتان دەکەمە ڤیدیۆ لە ڕۆژانی داهاتوو بڵاوی دەکەمەوە ئینشاءڵڵا باشە دەربارەی غێشت فلینگسی ئەوەی دەکەمە ڤیدیۆ بڵاوی دەکەمەوە زۆر چاکە با بچینە سەر پرسیاری دواتر ئەو شۆ ئیمتحانمەیە لەگەڵ تەڵەبەکان کۆرسیان دوێنێ شەوێت تەواو بووە هەڵیان دەسەنجێنم ئینشاءڵڵا بزانن چۆنن ئاسیان چۆنە یاڵا
یەک دوو پرسیاریت کەشەوە بکەین مامۆستا دەرس شەرح مەکە جارێ هەتا دەبێتە 30,000 لایک کوا جەماعەت کوا ناگەینێ دەی بیگەینێ یاڵا ئۆکەی هێمایەکی تایبەتترمان هەیە گیفاش تێلەمان هەیە ئەوانەی کە لە ناو لایڤەکەن تا ئێستا فۆلۆیان کردوینە تا ئێستا تەمەشای بابەتەکانی مەیان کردیە جەماعەت تکاتان لێ دەکەم دوای لایڤەکەش سەردانی پەیجەکەمان بکەن چونکە ئەکتیڤمان زۆر نزمە باشە لەبەر ئەوەی 2 هەفتە پێش ئێستا ڕیپۆرتەشی زۆرمان لەسەر بوو ڕیپۆرتم لە ناو لایڤی لێ دەدرا وە چیتکە لێ دەدرا بۆیە لەو حاڵەتەیدا ئەکتیڤی وێران کردیە ئەوجا داوا لەو خوشک و برانە دەکەم دوای لایڤەکەش بڕۆن سەردانشی پەیجەکەی بکەن تەمەشای بابەتەکانمان بکەن لایکی بابەتەکان بکەن شەیری بکەن بۆ خوشک و برانەی بنێرن کە پێویستیان پێیە سپاسان دەکەم دەستان خۆش بیتن زۆر چاکە ئینشاءڵڵا کۆی دەرێت کایە پرسیاری نوێ خەمن نەبیتن پرسیاری نوێش پێشتری لە ئەوەی شەرح کرایە شەرحمان کردیە لە ناو لایڤی بەس ئینشاءڵڵا ئەوانیش ئەو دەکەینە ساو ئەپە تێیدا نییە چ بکەم کاکە تێیدا نیەوە ئینشاءڵڵا خەمتان نەبیتن کتابم بۆ هاتیە بە ئەپەوە ئینشاءڵڵا ئەپەکە مەگەر دابەزان دامەزران ئەو کاتی پرسیارە نوێەکانیش شەرح دەکەین یعنی دوبارە شەرحی دەکەین چکە ئەپەکەی ترم نەما پرسیارە نوێەکانی تێدا بوو يلا دەستان خۆش جەماعەت Welche Gefahren können sich durch Nicht-Beachten dieses Verkehrszeichen ergeben? ئەو هێمایە هاتووێت هەیە لەسەر جادەی ئەگەر بێت و ئەتو ئەو هێما هاتووی ئیهمال بکەی ئاگداری ئەو هێما هاتووی نەبی ڕەتساوی ئەو هێمایە هاتووی نەکەی چیت کەتان پێ برێم ئەو سێبەز نییە چ مەترسیەک دەکرێت ڕوو بدات ئەوە پێمان دەڵێت چێ لەسەر ئەو ڕێگای بەرزی و نزمی هەیە یاخود تاسە هەیە ئاگداربن Unebenheiten auf der Fahrbahn يلا das Fahrzeug könnte schleudern und den Gegenverkehr gefährden سیارەکەت دەکرێتن لێرەدا بەخلیسکێت و هەروەها ئۆتۆمبیلی مەترسی بۆ ئۆتۆمبیلی بەرامبەر دروست بکاتن Gegenverkehr دروست بکات دووەم die Ladung könnte beschädigt werden ئەگەر بارت بار کردیە دەکرێت بارەکەشت لێرەدا عەزەتی پێ بگاتن Okay, sehen das Fahrzeug könnte einen Achs- oder Federbruch erleiden. سیارەکە دەکرێتن عەزیەت بە ئەکسلەکەی بگاتن ئەکسەکەی باشە ئەوەی کە لەژێر ئۆتۆمبیلی هەیە یاخود فێدەبڕۆخ یاخود لەو حاڵەتەیدا عەزیەت بە دەبڵ و بەو سپرینگەی سەر دەبڵەکەش بگەێنیتن کەواتە لەو سێ وەڵامەی کامەر ڕاستە زۆربەمان پێویستمان پێیە کاک ئارام دەرێ مامۆستا لایڤێک لەسەر هێماکان بکە زۆر بەم کاک ئارام بە چاوان لە خزمەتدامە بەس خەڵکەکە ناڕازیە قەنەعەت بکە یعنی لایڤ هەیە پرسیارەکان زیاتر بەس هێمای هاتوچۆ نەهاتینە گوتیتی کاکە ئەمەش ئەوانە دەزانین چ دەوێتن لۆ ناچی پرسیاری دیکەمان بۆ حەلقەی پرسیاری و قورس و نازان و سوچە بەهەرحاڵ گیان پێ نادەین ئینشاءڵڵا خەمتان نەبیتن ئەوەی کە ئێستا بۆ نمونە دەیکەین بە شێوازێکی گشتیە هەمووی دێتە سەری یعنی هێمای هاتوچۆ قەنەعەت بکەن کتابەکەم داوا کردیە بەس هێمای هاتوچۆی تێدایە بەس هێمای هاتوچۆ زیاتر لە 600 هێمای هاتوچۆی تێدایە باشە زیاتر لە 600 هێمای هاتوچۆی تێدایە ئینشاءڵڵا ئەو کتابە یارمەتی دەرتان دەبیتن محاولە دەکەم ناوە ڤیدیۆی لەسەر بکەم هێماکانتان بۆ ئاشنا بکەم ئۆکەی دەستان خۆش بیتن بە PDFی شەیە دەست وایە بە PDFی شێ برام ئەمن بە کتاب چکە کتاب خۆشترە دەستی لێ دەدەی برام کورە هەستی پێ دەکەی کورە نووسینی لەسەر دەکەی کورە نازانم چێ کتاب حیاتە گوتمان وەرن وەڵامەکان کامەتان هەڵبژات تەمەشای کۆمنتەکان ڕۆیشتن کامە وەڵامتان هەڵبژات کامەتان پێ ڕاست بوو جەماعەت کۆمنت بکەنەوە یەکەم و دووەم و سێیەم کاک سالار دەرێتن سێیەم یەکەم و دووەم و سێیەم یەکەم و دووەم و سێیەم دەستان خۆش ئافرم کەواتە تێگەیشتن هەر سێشی لێرەدا ڕاستە دەچینە سەر کۆتا پرسیاری دەستان خۆش بی سپاس کاکەرم سپاس ئەو خوشک برایانە دەکەم دەستیان خۆش بیتن دەچینە سەر کۆتا پرسیاری ئەوەش بوو بە هێمای هاتووە باشە کاگارم سڵاو ڕێز کاکەرم خۆشەویستی ئەوەش بوو بە هێمای هاتووە Wie verhalten Sie sich bei diesem Verkehrszeichen ئەرێ ئەو هێمای هاتووێت هەیە چۆن هەڵس و کەوت دەکەیت لە کاتی بوونی ئەو هێمای هاتوویە Ich gewähr dem Gewehr die Vorfahrt
لێرەدا ئەمن ئەولەویەتی بە هاتچۆکەی دەدەم باشە ئەو شوێنێک کە بۆ داخل دەبی فەرعکە دەسە ڕاست و دەسە چەپت ئەولەویەتیان پێ دەدەم. دووەم ich fahre bremsbereit mit mäßiger Geschwindigkeit heran ئەمن بە شێوازێک لێ دەخڕم بە خێراییەکی زۆر کەم و ئامادەی ئیستاپیشم تێدا هەبیتن واتە پێ لەسەر ئیستاپی بی و حازربی بۆ ئیستاپی یاخود سێم wenn ich rechts abbiege کاتێک کە ئەمن بۆ دەسە ڕاست پێچ بکەمەوە bin ich nicht warte bepflichtigt ئەمن چنیمە لێرەدا ئیجباریەن نابێت بوەستم ئایا بەڕاستی دەزانن کەواتە کۆتا پرسیارە با غەڵەت تێدا نەکەن پێم برێن کامە و کامێ ڕاستە غەڵەت مەکەن جەماعەت کۆتا پرسیارە غەڵەت مەکەن زۆر ئاسانە وەڵامی جیاوازمان هەیە یەکەم و دووەم و یەکەم و سێم ڕۆژهات دەرێت دووەم و سێم ئەوە هەرنابی دووەم و سێم زۆرینەی وەڵامەکان یەکەم و دووەمی دەبینم زۆرینەی وەڵامەکانتان کە ئەو خوشکبرانە دەنووسن دەڵێن یەکەم و دووەم دەستان خۆش بیتن ڕێژەتان زیاتر بوو بۆیە پرسیارەکەشتان غەڵەت نەکرد یەکەم و دووەم لێرەدا ڕاستە ئەتوو دەبێت ئەولەویەتی با دەسە ڕاست و دەسە چەپی خۆت بدەیت ئاگداربی باشە هەر لەبەرەو حاڵش دەبێت بە خێرایەکی زۆر کەم بڕۆین و پێشمان لەسەر ئیستاپی بیتن لێرەدا ئەم کۆتایی بە ڕیکۆردەکەی بێنم جارێ بۆ ئەو خوشکبرانی کەوا متابعیان نەکردینە تکایە متابعەمان بکەن لە ئەکاونتەکان لە خزمەتتان داین ئینشاءڵڵا چکە ئەگەر ئەکتیڤ هەبیتن ئەکتیڤ بەرز ببتەوە ئی ئەکاونتەکانمان ئینشاءڵڵا ئەمە زیاتر بەردەوام پێ دەدەین زیاتر هەست و خواستیەوەمان پێ دەدەن کە زیاتر بەردەوام بین دەستان